لە چوارچێوەی ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم لە سەنتەری شاری سۆران پێنج بنکەی لاوەچی کردوتەوە و ڕۆژانە کارەکانی هاوڵاتیان بەڕێ دەکەن. بەرپرسانی کۆمسیۆن داوا لە هاوڵاتیان دەکەن سەردانی بنکەکانی تۆماری دەنگدەران بکەن بۆ دڵنیابوونەوە لە ناوەکانیان بۆ ئەوەی لە ڕۆژی 30 ئەیلول بێبەش نەبن لە مافی دەنگدان. هاوڵاتیان دەنگدەران دەتوانن هەموو ڕۆژانێکی هەفتازیکە لە ڕۆژانی هەینی سەردانی بنکەکانی تۆماری دەنگدەران بکەن بۆ دڵنیابوونەوە لە بوونی ناوەکانیان بۆ ئەوەی بتوانن لە ڕۆژی دەنگدانە مافی دەنگدانیان هەبێت بەتایبەتی ئەو کەسانەی کە تەمەنیان لە سەروونەوە ساڵەوەیە کە چووکە ئەوانە ناویان سڕ کراوە یاخود ناوەکانیان هاوشێوەیە یاخود پلە تایبەتەکان ئەمانە ئیزباریە دەبێت سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن. ئێمە دڵنیایی تەواو دەدەین بە هاوڵاتیان یاخود دەنگدەران کە لە کاتی سەردانیکردنیان بۆ بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران تووشی هیچ ئەزیەت و ئازارێک نابن، تەنها چەند خولێکێکی کەمی دەوێت بۆ ئەوەی کارەکانی بەعشی بەڕێوە بچێت و ئیش و کارەکانی خۆیان بۆ هەر حاڵەتێک بۆ حاڵەتەکان ئەنجام بدەن. ئەگەرچی لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوو حیزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان ساختەکاریەکی زۆریان لە پرۆسەکەدا کرد و ئامانجی سەرەکیشیان لەو کارە بە ئومێدکردنی هاوڵاتیانی هەرێم بوو لە پرۆسەی هەڵبژاردن. بەڵام چاودێران پێیان وایە پێویستە خەڵکی کوردستان پلانی گەندەڵکاران و ساختەکارانی هەڵبژاردن پوچەڵ بکەنەوە و با گەرم و گوڕیەوە سەردانی بنکەکانی تۆماری دەنگدەران بکەن و بەشداری هەڵبژاردنەکان بکەن. بۆیە گرنگە خەڵک بەدەم تۆماری دەنگدەرانەوە ئەروە ڕۆژی دەنگدان بچێتە سەر سندوقەکان بۆ ئەوەی کەس لە جیاتیان دەنگ نەدات و بۆ ئەوەی ڕێژەی دەنگدانیش ئەوان لە بەرژەوەندی خۆیان جارێکتر بەکاری نینن و بێگومانیش بن تاکە چارەسەرێک کە ئەمڕۆ هەبێتن بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستان سندوقەکانی دەنگدانن. جگە لەمە شتێکی تر هەیە، ینی شتێکی تر پێم بڵێ بۆ ئەوەی کە بڵێ چارەسەر بێتن بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا. بۆی خەڵک پێویستەم حقیقەتە بزانێتن و پێویستە خەڵک بە گەرموگوڕگیەوە بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و هەروەها ناوی خۆیان لە تۆماری دەنگدەران بدۆزنەوە بۆ ئەوەی کەسی تر چکە وا هەبووە ینی لە تۆماری دەنگدەرانیشدا کەسی وا هەبووە خەڵکی تر ئیزافە کراوەتە ناو ناوەکانیان. ئەمە ببێنەوە و هەروەها وەکو گوتم بە گەرم و گوڕیەوە ڕۆژی دەنگدان بچن و ئەو لایەنە خراپەکارانە کە تا ئێستا دەسەڵاتیان بە خراپی بەکارهێناوە بەڕاستی ڕۆژی دەنگدان سزام بدەن. لە قەزای سۆران پێنج بنکەی لاوەچی تۆماری دەنگدەران کراونەتەوە و 94,000 دەنگدەر مافی بەشدارکردنی پرۆسەکەیان هەیە و ڕۆژانەش لە کاتژمێر 8 و 30 خولەکی سەر لە بەیانی بنکەکانی تۆماری دەنگدەران بەڕووی هاوڵاتیاندا دەکرێنەوە تاوەکو کاتژمێر 3 و 30 خولەکی سەر لە ئێوارە و کارمەندان کارەکانی ئەم هاوڵاتیانە بەڕێ دەکەن کە ڕوو لە بنکەکانی کۆمسیۆن دەکەن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.